بە ئەم ڕۆژ تۆزێ قسەتان بۆ کەم لەسەر دووشتی پشکۆلانە. یەکەم ئەوەی کە مەسعود بارزانی ئەو کۆمەڵە ڕۆژنامە نووسی کۆ کردەوە و بردنی بۆ لای خۆی و کۆمەڵی قسە و باز ڕوویە. لەسەرەوە تاوەکو ئێستا من نەزەری خۆم نەوتووە و لەسەر سەرۆکی پەرلەمانەکەی پارتی وێشێتی یان گەوڕخانەکەی پارتی وێشێتیش یەک دوو قساکەم. سەرەتا با لە ڕێواسەوە دەست پێ بکەم. عەزیزان، زۆر کاتی خۆتان بەو کەسانەوە مەکوژن بەڕاستی. ئەوانە لە زمانی وەکو ڕێواس و ئەوانە کۆمەڵێک فاحیشەن لە حەقیقەتە. کاتێک کە ئەڵێم فاحیشە هیوادارم کە سوکایەتیم بە فاحیشە نەکرد بێ بەڕاستی، بەڵام ئەمانە لە فاحیشە چەپەڵترن و پیسترن بە هەموو پیوانە بە هەموو مانایەک. حتا ئەوانە شایانی ئەوە نییە کە ئینسان لە پێیان کات، یعنی کە تۆ یەی ئەم ڕێواسانە لە پێیەکەی وەکووە تۆ سوکایەتی بە پێڵاو بکەی بەڕاستی. سکە پێڵاو بۆ خۆی هینە مەسەلەن قیمەتی خۆی هەیە لە حەقیقەتە. ئەمە ئەوەیان بە لەولاوە بۆسی خۆتان بەوانەوە ماندوو مەکەن، ئەوانە هیچ نین. خاڵەتر کە ویستم پێم وتن باسی بکەم ئەویش مەسەلەی چوونی ئەو ڕۆژنامە نووسانەیە. کێشەمان ئەوە نییە کە محەممەد ڕەوفەکان و کەمال ڕۆفەکان کۆمەڵی قسەی باشیان کرد و سوزانم ئالم بابەتانە، ئەمە ئەسڵی مۆزوعەکە نییە لە ڕاستی. چونکە مەسعود بارزانی لە هەموو کەسێک باشتر ئەو ڕاستیانە ئەزانێ کە ئەمان وتیان. قاچاقێتی سنوورەکان، سەیتەرەی نازانمیشێتی هی پارتی، دزی جەردەی، پێشێرکاری ئازادی، شێوانیەکان، هەموو ئەمانە خۆی کردوێتی لە ڕاستیە. تۆ چی لەوێ چی پێڵێ؟ پاشان خاڵی پۆزتیفی ئەم مۆزوعە کولەن بە قازانجی مەسعود بارزانی گەڕایەوە. چونکە مەسعود ئەتوانێت بڵێ ئەوە تا ئێوە باسی شێوانی و باسی پێشێرکاری و باسی مەسەلەی ڕۆژنامە نووسیەکەن، ئەوە تا من هەمویانم کۆ کردوێتەوە و هەمویان بۆ پەڕی ئازادی و ڕێئیخوان و تۆ قسەی توندیان کردووە و خۆشم حزورم هەبوو. ئەمە بۆ خۆی ئازادیەکەیە. لەبەرەوە بەڕێی من چوونی ئەوان و حتا قسە باشەکانی ئەو کوڕانەیش بە بۆ چوونی من بە قازانجی مەسعود بارزانی و بە قازانجی ئەو حکوومەتە ئەسکەتاریە زیندان چییە کەوتەوە لە کولە. چونکە کەس نییە وەکو مەسعود بارزانی خۆی دەیان مەلەفی هەیە لەسەر مەسەلەی کوشتن و تاوان و لەسەر مەسەلەی دزی و تاڵانی و ئەو سامانەی کە لە کوێ بردوێتی. لەبەرەوە ئەو هەموو خۆی کەسێک بووە کە دەیان کەسی لە باجینانە زیندانی کردووە لەسەر مەسەلەی ئیمۆجی و لەسەر مەسەلەی نازانم نووسینێک و یا لەسەرەوەی کە ڕێیەکی جیاوازی هەبە سەر کۆمەڵی ماڵ. کاتە بە بۆچوونی من ئەو چوونە بەزەرەر بوو و هیچ قازانجێکی نەبوو و کولەن بە قازانجی مەسعود بارزانی گەڕایەوە و ئەتوانم بڵێم کارێکی خراپیان کرد و ئەوەیە هەر نەچوونایە ئەسڵەن. چونکە تۆ ئەچین بە بۆ لەگەڵ پاڤێڵ ئاشی قساکی ئەڵێکی، لەگەڵ قوباد ئاشی قساکی ئەڵێکی، لەگەڵ مەسعود و فڵان فیسارا قساکی ئەڵێکی. قابلە ئەوان خۆیان بکەرەگەن. عەزیزانی من خۆشەویستان، یەکێتی و پارتی لە شاخە یان لە مێژوویانە هین نەبوون، ئەحزابێک یا خەڵکانێکی پاک نەبوون هەتا تۆ بڵێ ئەمانە سەردەمانی پاک بوون و سەردەمانی ئەمە بوون و ئێستا هەڵخلیسکاون و ئێستا گەندەڵ بوون و ئێستا ئەوە بوون. ئەمە بەحسەکە نییە. بەحسەکە ئەوەیە کە ئەوان هەر لە بناغەوە خەڵکانێکی دز و جەردە و مافیا بوون، لە شاخی شەهەدوا بوون بەڕاستی. ئەوە شتێ نییە کە ئەمڕۆ ئێمە باسی بکەین. لە شاخی شەهەد یەکتیان کوشتووە، هەر تعدایان لە ژنی خەڵک کردووە، هەر یەکێ ژنەکەی جوان بۆ ئایان ناردەوە بۆ لەبەر خاتی ژنەکەی ئایان ناردەوە بۆ سلێمانی لەوێ ئانا بە کوشت و دوایی ئەچون ئەوە، یعنی ئاوا بوون ئەم مێژووە. ئەوە نییە تۆ پێ دوای بێ وەڵی شێخ جعفەر کاتی خۆی یا مەحموود سەنگاوی یان ئەمانە کاتی خۆی پیاوی چاک بوون ئێستا خراپ بوون. باوەڕکەن بە حاجی چاک نەبوون، بە حاجی قەرەمانیش نەبوون. یا وەڵا کاکە فڵانە کەس ئەوە هیچی وان نییە. یان شتێکی تیژ هاتووە خەیاڵم ئێستا وەلەو قەرار نەبوو لەسەری بڕۆم، ئەویش مەسەلەی ئەو باخی مەلا بەختیارەکە کچەکەی زەواجی کردووە پیرۆزی بێ، ئەڵێ وەڵا ڕوونکردنەوەی ئەڵێ و باخی من و باخی یەکێتیە. کاکە مەلا بەختیار عیبە ئەو قسانەکە. جا پاڤێڵ بڵێ دەباشان هینی یەکێتیە و سیارەکانم هینی یەکێتیە و شاناز بڵێ 10 ملیۆن دزیوە لە بەریتانیا لەکوێ هەمووی هینی یەکێتیە و فڵانە کەس ئەمە هەمووی یەکێتیە. قسە قۆڕانە عیبە کاکە، ئەو قسانە عیبە. ڕاستیەکەی ئەوەیە کە ئەوانە ئێوەی تیاژین و هینی ئێوەیەوە ئێوە بەکارهێن. یەکێتی خۆی لە کۆمنتێکی شانووسی یەکێتی خۆی چوارچێوەیەکە ناوێکە لە ڕاستیە. یەکێتی دەست و چاوی نییە وەکو مەلا بەختیار بچێت بباو ببی خۆ ئەوکە.
لە ژێر ناوێکی تێ خۆتان مەشارنەوە ئەسڵ ئەوەیە کە ئەو خانووی تویتایی ئەو سارانی تۆ هەتا ئەو باخی تۆ هەتا ئەو فڵانە فیساری خۆتوش نەکەتتانە هەمووی مڵچی و میلەتێ بردوتانە ئەوەی کەسەران یەشێتی لە محموود سەنگاویەکان و شاعفەرەکان و نازانم شانازەکان و قوبادەکان و پاڤەڵەکان بردووانە هەمووی هەر ئەوەی هەر مڵچی خەڵکۆ دزیدانە بەڕاستی جایتە بە ناوێشێتی و کردوتانە و وەڵامە هیەکێتی عیبە بەڕاستی ئەو قسانە مەکەن خەڵکی جێل نییە لە ڕاستی خەڵکی ئەزانەکە ڕاستیەکان چۆن نییە بەڵحاڵ من هەرویستم ئەم کورتە ڤیدیۆیە تەنها بووە باسم کە وەکو ئەو دوو وەڵام بۆ دوو شتەکەوتم بەڵام بەداخەوە من بوو ماجەتی ئەو ڕۆژنامە نووسانە هەر ناچوم بۆ لای مەسعود چونکە هیچ قیمەتێکی نییە و قسە و باسانە خۆیان ڕاستیەکان باشە زانن و خۆیان بە مەسەن بە بەرنامە ئەمانە هەروە بوون و هەروایشە بن و ئەو قسە جوانانەی ئێوەیش مەسعود لە ئێوە باشتر ئەو ڕاستیانە ئەزانێ بەڵام هیچ کاتێ ئێمە لە بەرامبەرێکێتی و پارتیە کێشەمان نەبووە کە پەیامەکانی خۆمان بگەین بێکێتی و پارتی یان بڵێن وەڵا ئێمە ئەمانەوەی ئیسلاحیکەین ئەوانە بە ئێمە ئیسلاح ناکرێن لە مەسعود بازانێ بیگرێت تا مەسعود تا هەموو سەرانی پارتی وێشێتی دێن ساڵی گوێ لە ئێمە ئەگرن توازانی نازانن ئارا مەحموود چی ئەڵێم هەموو ساڵە نازانن فڵان و فڵان چی ئەڵێ هەموو ساڵە نازانن خەڵک داواکاریەکانیان چیە و نەکبەتەکانیان چییە هەمووی ئەزانن بەڵام ئەوان بە قەزان جێ نییە شتان لەبەرەوەیە کە قەرنێتەوە قسانەکە بە گوێنە ناچێت ڕاستیە لەبەرە بەداخەوە ئەو شتانە هیچ سوودێکی نییە تەنها شتێک کە سوودی هەیە لە بەرامبەر پارتی وێشێتیە مەسلەی هەڵچوونی جەماوەریە مەسلەی ڕاپەڕی مەسلەی چەکە مەسلەی شەقە بەڕاستی خەڵکی کوردستان ئەبێ پەلاماری پارتی وێشێتی بدەن ئەبێ هێزێک دروست بێت لە کوردستانە کە شەڕیان لەگەڵاکە پەلاماری دەباشان بن لای بن بەڕاستی ئەم دوومەڵە پیسە کە ناوی دەباشان و دوومەڵێکی پیسە بۆ گەنی کردووە ئەبێ ئەم دوومەڵە بتەقێ ئەبێ لە ناو بچێ بەڕاستی ئەبێ خەڵک پەلاماری دام و دەستگاکانی پارتی وێشێتی بدا لە بارینان و هۆلووری تۆ ئەبێ ئەمانە نەمێنن ئەمە ئەسی مۆزوعەکە ئەگەنا بە گفتوگۆ و بە مناقەشە و ئایت خوا و ئایت خوا ئەمە گاڵتە چاڕە 30 دانە ساڵە خۆکە دەستێکی پارتی نەکردووە کە باش بوون بەڵام نەبوون کەواتە باشترین حل باشترین چارەسەر بۆ لێدان لە پارتی وێشێتی مەسلەی ئەوەیە کە ئێمە خەڵک گۆچ بکەین بەوە کە ئەبێت ڕۆحێتێکی تیابچێن لێکار واشمان کردووە تاسنێریشی باش کە پەلاماری ئەمانە بدرێت ئیتر مناقەشە و قسە و گفتوگۆ ئەوانە هیچ چارەسەرێکی نییە و هیچ جێگە ناگرێت تەنها ئەوەیە کە ئەبێ خەڵک خۆی ئامادە بکە لە هەر کاتێکە هەرێک یەتە پێشەوە پەلاماریان بدە و ئەمانە نغڕۆکە و ئەمانە کاولکە و ئەمانە نەهێڵێت لە کوردستانە ڕاستی تەنها بە چەک و ڕاپەڕین و شۆڕش ئەمانە لا ئەچن ئەوی تری هەر هەمووی قسەی قۆڕ و قسەی پوچە دانیشتن لەگەڵ پاگەڵەکان و قوبادەکان و مەسعودەکان و مەسئولەکان و بێنۆبەرە هەمووی گاڵتەجاڕیە و هەمووی بێماناییە و هیچ سوودێکی نییە خۆشان بۆشانە مەخەڵەتێنن و بەشان و باڵی خۆشیان و کەستا هەڵ مەدەن لەبەرەوەی هەموو ئەو قسانە بە ملیۆن جار کراوە و بە ملیۆن جارێکی تی پارتی گوێیان لێ بووە و حسابیش بۆیش کەسێک ناکەن و گاڵتیان بە عەقڵی ئەو میلەتێ لەبەرەوە تەنها پەلامار و لەمە بەدە شتێکی تر نییە وەڵحاڵ ڕوخاندن بۆ پارتی وێشێتی مەرگ و نەمان بۆیەتی پارتی هیوادارم کە ئەمانە ئاسەوادیان نەبێنێ ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان سەرکەوتوو